بەڵێ ئازیزان لە تەوەری سێما قسەکەین لەسەر ڕۆژی جیهانی تەلەڤیزۆن و ڕۆڵی تەلەڤیزۆن لەناو کۆمەڵگەی ئابزانێکی تەلەڤیزۆن لەو پانتایی کە لە بەردەست سیایەتی چۆن کارەکە و هەروەها ئەو جێگرەوانەی کە دروست بوون ئەتوان بچنە شوێنی تەلەڤیزۆن و جێ بە تەلەڤیزۆن لەق بکەن یاخود گرنگی و پێگەی وەکو خۆی ئەمێنێتەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆری حێڕەشایی مامۆستایزان کۆمان کردووە و زیاتر گفتوگۆکەین. کاک دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. زۆر بەخێر بێت. ڕۆژی جیهانی تەلەڤیزۆن لە بەڕێستا وەکو مامۆستایەک لە بواری میدیا و هەروەها هەموو میدیاکارانی تەلەڤیزۆن پیرۆزەکەین و ئەمێ باسی ئەوە بکەم داوە دەست پێ بکەم. لە ئێستایا کۆمەڵێک بەدیل و جێگرەوە دروستن بۆ تەلەڤیزۆن و سۆشیال میدیا و هەروەها میدیا ئەلکترۆنی ئەمانە توانێت جێ بە تەلەڤیزۆن لەق بکات و تەلەڤیزۆنی تر باوی نەمێنە. بەناوی خۆی گەورە دیارە ئێمە لە تەلەڤیزۆنەوە باز لە ڕۆژی جیهانی تەلەڤیزۆن نەکەین. سەدەیەکە تەمەنی تەلەڤیزۆن سەدەیەکیش زۆرە یعنی نزیکی 200 ساڵ نزیکە بینەوە کە تەلەڤیزۆن بۆ یەکەمین جار لە بیستەکانی سەدەی پێشوە وردە هاتە ناو خەڵکەوە و بە خێراییەکی زۆر سیر کاریگەری لەسەر خەڵک دروست کرد و دوای لە هاتوو بۆ پێداویستی ژیان ینی هەندێک لە پسپۆڕانی بواری ڕاگەاندن گەشتە ئەو قەناعەتەی کە ئەگەر ماڵێک ئەندامەکانی خێزانی 5 کەس بێ 5 نییە 6 تەلەڤیزۆنیان کرد بە ئەندامی خێزانی شەشم هەندە کاریگەری لەسەر خەڵک دروست کرد. وای لێ هات تۆ ڕەنگە پێداویستەکانی ژیانت نەبوو بێ بەڵام بیر لەوە کرد تەلەڤیزۆنێکت هەبێ لە ماڵەکەتەوە بوو بە ئەساسیاتی حیات ینی لە پاڵبوونی پێداویستەکانی ژیان لە ناو خێزانێکە تەلەڤیزۆنی ژیکێک بوو لە پێداویستی سەرەکیەکان و تا ئێستاش تقریبا هەروایە و وردە کاریگەریەکەی هەڵکشا بە تایبەتی لە بواری سیاسیە و لە بواری کۆمەڵایەتی ئەم دوو مەجالە زۆر تەسیر و کاریگەری کرد. لە بواری کۆمەڵایەتیە بە حکمی ئەوەی کە بڵاوکردنەوەی زنجیرە تەمسیلی و بابەتی تەرفیهی و پێدانی هەواڵ و زانیاری وای کرد کە خێزان بێتە مەزدەری سەرچاوی زانیاری بۆیان. لە بواری سیاسی شابوردە و لە تەلەڤیزۆن بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانە تەلەڤیزۆن بووە ئامڕازێکی زۆر سەرەکی و زۆر گرنگ بۆ بڵاوکردنی بانگەشەی هەڵبژاردن و ئەو کاندیدەی بیتوانێت بە باشی تەلەڤیزۆن بەکاربهێنێ ئەیتوانی تەسیر و کاریگەری لەسەر خەڵک دروست بکات و وای لێ هات کە بینەرانی تەلەڤیزۆن بە تایبەتی لە ئەمریکا معدەلی بینینیان تقریبا گەشتە نزیکی 6 تا 7 ساعت ینی 7 ساعت زۆرە لە ڕۆژێکە هەموو هاوڵاتێکی ئەمریکی سەیری تەلەڤیزۆنێکە تاوان وردەمە گەشتە وڵاتانی ئێمە لای ئێمەش وردە لە تەلەڤیزۆن بووە وەسیلەیەکی سەرنجڕاکێش و من بێرم دێت لە مامان لە هەڵەبجە بوو لە گەڕەکەمانە 3 تەلەڤیزۆنی تیا بوو 3 ماڵ تەلەڤیزۆنیانە بوو خۆشبەختانەیەک لە ماڵەکان ماڵی مامی من بۆ ئێمە نەمان بوو تەلەڤیزۆن ئێمە ینی شانازیمانە کرد دڵمان خۆش بوو کە ماڵی ماممان تەلەڤیزۆنیان هەیە و شەو ئەچوین بۆ بینینی تەلەڤیزۆن و تا درەنگانێک ئەماینەوە و تەبان پەخشی تەلەڤیزۆن لەو کاتە چەند ساعتێکی دیاریکراو بوو لە دوای مەغریبەوە تقریبا دەستی پێکرد تا 12 شەو بەڵام ئێستا تەبان تەلەڤیزۆن لەسەر ئاستی جیهان بۆتە 24 کاتژمێری و تەسیر و کاریگەری گەورەی لەسەر خەڵک دروست کردووە بە جۆرێک کە بڕارەکانی سەرکردە سیاسیەکان بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری جۆرێک لە دروستکردنی جەوی تەرفیهی بۆ خەڵک کاریگەری سیاسی کللتوری سەقافی لەسەر خەڵک بە شێوەیەکی گشتی دروست کردووە. زۆر باشە کاک دکتۆر هەمیشە بەردەوام کە باسی تەلەڤیزۆن دێتە ئاراوە باز لە ڕکابەرەکانی دەکەن کە ڕکابەرێکی زۆری هەیە لە سۆشیال میدیا و ئەو تەکنۆلۆژیایی کە هاتووە بەڵام پێدوانیە کە هەر لەبەر خۆشەویستی و ئەو گرنگی پێدانەی ئەمە هەر سەیری سۆشیال میدیا دەکەین ینی زۆر جار من وا بیرەکەمەوە باوا وێنەی بکەین ئەڵێن بە تەلەڤیزۆن تۆ گرنگتری با یەکەم جار شتەکان بۆ تۆ بێت یەکەم جار شتە باشەکان شتە گرنگەکان لەوێ ڕۆدواتر دێتە نێو سۆشیال میدیا و لەوانێ لەوێ دووبارە سەیری بکەینەوە. خۆی من بابەتێکی جەدەلیە و جێگەی مناقەشە و گفتوگۆی لەسەر ئاستی جیهان پرسیارێکە جەنابەت ئەوروژێنی لەسەر ئاستی جیهان ئەوروژێنرێ ئایا تەلەڤیزۆن خۆری ئاوا بۆی هەشت هەماوە ئایا ئامڕازەکانی تر بوونەتە بەدیل وی هەر میدیاکە پێوترێ میدیای بەدیل میدیای جێگرەوەی کە جەنابەت بدایەتی بەنامەکە ئیشارەتی پێکرد. بە دوو نقطەی لێرا بێ ئەگامان لێبێ یەکەم خاڵ یەکەم ئەوەیە کە بە درێژایی دروستبوونی ئامڕازەکانی میدیا هەمیشە ئامڕازی دوای خۆی بۆتە هەڕەشە بۆی پێش خۆی بەمەعنا کە چاپخانە بدایەت کە دروست بووە کە ڕۆژنامە دروست بووە بەدڵنیاییەوە خەڵک ڕۆژنامە سەرنجڕاکێشترەوە زیاتر بڵاوە بێتەوە هەواڵ و زانیاری تایەوە زیاتر خەڵک متابعەیەەکە خەڵک تەوەقعیان نەکەوە شتێ پێیا بێ دەنگیش بیانی و دوای وردە دەکە ڕادیۆ پێیا بێ خەڵکێک کە خوێنەواریان نییە ڕێژەکەی زیاترە بێ نییە تۆ لە کوێ ڕۆژنامەیەک خوێنەواری هەبێ و کاغەز و بیکڕە لەکوێ دەنگەکە بێتە ماڵەوە فەرقی زۆر زۆرە
دوای ئەوردەوردە ئەمڕازە میدیاکان گەشەکەن تەلەڤیزیۆن پێ بێت تەلەڤیزیۆن تەمانتر لە هەمووی سەرنجڕاکێشترە بێ ئیتر خۆی بە پێشبینی و تەوەقعات بێ وردە ئەم رادیۆیە وا بکات کە ڕژنامە نەمێنێ و ئەم تەلەڤیزیۆنە وا بکات رادیۆکەش پێویست بەبیستن نەکاتۆ وێنە و دەنگ و ڕنگ ببینیش پێویست بۆ هەیە بەڵام تا ئەم لەحزەی ئێمە رادیۆ حزوری هەیە و کاریگەری هەیە ینی خەڵک لەناو ئۆتۆمبیلەکانە گوێ لە چیەکرێ گوێ لە رادیۆ ئەگرێ خەڵک ژنانی ماڵەوە لە کاتی خواردن دروستکردنا چی دانێت لەنا بۆ رادیۆیەک دانێەوە گوێ لە رادیۆکە ئەگرێ لەسەر ئاستی جیهان تەمان باسی یاریمی کوردستان ناکەین چونکە کاغەز لێرە تقریبا خۆری ئاوا بووە بەڵام لەسەر ئاستی جیهان تا ئێستا ڕۆژنامەکان حزوریان هەیە کاریگەریان هەیە و تەسیریان هەیە یەک بەڵگە بێنمە سەرەوەی کاغەز هێشتا تەسیری هەیە ئەم پێشانگای نێودەوڵەتی کتێب کە ئێستا حاليا هەیە لە شاری سلێمانی ئەو هەموو خەڵکە کاچن دەوێ ینی کتێبەکڕێنەوە ئەو هەموو دارن نەشراوە بەردەوام دارن نەشری تازە دروستەوەی خانەی بڵاوکردنەوە ئەمە بەڵگەی لەسەوەی کاغەز هێشتا کاریگەری هەیە تۆ من زۆر جار لە محازەرەکانمان ڕاپرسێکم نان خوێندکارەکان مەلیانە پرسم کامیان براتەوە سەرنجڕاکێشترە ئایا کتێبەکەت بەمێ داونلۆدی و لە ئایپادەکە بخوێنی تۆ یا بە کاغەزی خۆم وای پێشبینیەکەم ئەوەی داونلۆد و کتێبەکە و ئایپادەکەت ڕێژەیەکەم بێنێ تا ئێستا تا 2021 من دووبارە یەکەمەوە تا 2022 هەمیشە کاغەزەکە لە پێشترە پێشم سێر ینی گەنجان یان کاغەز چێژی زیاترە و هەڵدانەوەی لاپەڕەکان و هەتا هەنێک کەسێڵە بۆنی کتێب خۆشیان جۆرێک لە چێژ و تاوێت ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم ئەوەیە بەڕاستی ینی ئەوەی مەبەستەکەم ئەو بوو ینی هەدەفەکەم لە قسەکان ئەمە بوو حاڵ یەکەم ئەوە بوو کە بڵێم ئام ڕازەکان هەمیشە ئەبنە هەڕەشە بۆ پێش خۆیان بەڵام ئام ڕازەکەی پێش خۆی ئەوێت بە هەندێک تەکنیک خۆی بپارێزێ و لە ساحەی منافەسا بمێنێتەوە ڕادیۆکە هەندێک تەکنیک بەکارێنێ تەلەڤیزیۆنەکە هەندێک تەکنیکە بەکارێنێ و ئیستیغلالی یەکتری ئەکەن بەمانە ئیسفادە لە تەکنیکی یەکتری ئەکەن ینی تەلەڤیزیۆن چیەکە باسی سوشال میدیات بۆ کاڵێ ئەمڕۆ لە سوشال میدیا ئەوە ڕوویاوە رادیۆ دێت هەندێک ینی مؤثراتی سەوتی ئەوانە خاتە ناو رادیۆکەی بۆ ئەوی تۆ سەرنجڕاکێشتر ئاژانسەکانی هەواڵ پێش هەموو ئەمانە تا ئێستش هەر ماون ئاژانسی هەواڵ تەسیری هەیەوە سەرچاوی هەواڵ بزانین خۆ بۆیە هەر نەمایە مادەم تۆ ئەمانە دەیەت پێست بە ئاژانسی هەواڵەیە خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی ئەم جیاکاری کە هەیە بڵێ ئەم بێتە منافس بۆ ئەو خەریکە وردە نەمێنێ ینی دیوارەکانی بینی ئامڕازە میدیاکان ڕۆژ بە ڕۆژ تەنکترە بن وای لێ دێت کە تۆ هەمووی ئەبێ بە ماڵتی میدیا سەرکی واتە هەمووی بە یەک پاکێت سەرکی یعنی ئێستا تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و رادیۆ و میدیا ئەلکترۆنی و کی ئەتوانێت جیان کاتەوە جیاکردنەوەی ئاسان نییە چونکە تۆ ئێستا لە ناو تەلەڤیزیۆنەکە تا بە هەمان شێوە ئەتوانی میدیا ئەلکترۆنی بینی لە میدیا ئەلکترۆنیشە ئەتوانی گوێبیستی رادیۆ بی لەوێژ ئەتوانی کاغەزەکان هەڵێتەوە ڕەنگە لە داهاتوە وای لەبێت تۆ هەل لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەشە بتوانی تەچ و لەمس بکەیت و هەندێک شت دەستکاریکەیت و ئیدیتیکەی و مۆنتاژیکەی یعنی ئەمە گەشەکردنی ئامڕازە میدیاکان وا ئەکات ئیندیماج تێکەڵبوون ئەو پێوترە ماڵتی میدیا کە هەمویان ببنە یەک وەسیلە یەک ئامڕاز و تۆ لە هەمویانەوە بتوانی هەمووی ببینی لە یەکێکیانەوە ببوو هەمویان ببینی واتە تۆ لە ڕێگەی ئامڕازێکی تایبەتەوە دیاری کراوە رادیۆ ببیستی تەلەڤیزیۆن ببینی و ڕۆژنامەش زۆر جار کاک دوکتۆر هەر تەلەڤیزیۆنی ژانی ویستویەتی لەگەڵ ئەو پێشکەوتنەدا خۆی بگونجێنی ینی سەرەتا دەبوایە بڕۆشتایەتە پێشەوە تەلەڤیزیۆن تا بیگۆڕی دواتر کردی بە کۆنتۆڵ ئێستا وای لێ کردو هەر بەدەست ئەی گۆڕ ینی ئەوێت هەر بمێنێتەوە ئەوێت هەر باز لە بۆ نەکرێ باز لەوە کرێت کە ئەوای لێ دێت تۆ بۆ نیشتەکان ببیستی لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە یعنی ئەمە باز لەو قسەیە نقطەی جەناب زۆر جواب بوو کە باز لەوەی ئەم ئامڕازە ئەوێ بمێنێ و ئەوێ پارێزگاری لە خۆی بکات طبعا من ڕەگە پێشبینەکەم دوای هەڵە دەرچێک ئەڵم تەلەڤیزیۆن هێشتا ئەمێنێتەوە بەس بن بە بەڵگەی ئەوەی کە ئاژانسی هەواڵ لە 835 و آخر 835 زۆر کۆنە ینی نزیکی 200 لەمە پێشەکە لەو کاتەوە ئەبواە تا ئێستا ئێسک و پرسکی نەمایانی بەڵام سێرەکەی لەبەر ئەوەی هەندێک تەکنیک بەکارهێنێ کە ئەمڕازەکانی تر بەکاری ناهێنن لەبەرەوە ئەتوانێت بمێنێتەوە نەک ئەتوانێت بمێنێتەوە ئاسان ئێستا تەلەڤیزیۆن رادیۆ وسیلەکانی تر ناچارن و پەنابەر نەبەر ئاژانسیەکانی هەواڵ تۆ ئێستا تەلەڤیزیۆنی ئێوە بە دڵنیایی و ئاژانسی هەواڵ سەرچاوی هەندێک زەریاریتانە ڕێتەرزبی هەر ئاژانسی هەواڵی تر بێ بۆ چی پەنابێتە بەرەوە لەبەرەوە ئیشی پێێتی ئەمێ بێمە کوردستان لەوە پرسیار لێ بکەم ئاست و ڕۆڵی تەلەڤیزیۆنەکان هەرێمی کوردستان چۆن هەڵسەنگێنی لەو ڕۆوە کە کاریگەری لەسەر کۆمەڵگە دروست بکەن جوان ئێمە لە هەرێمی کوردستانە تەبان بیدایەت بە تەبەتی دوای ڕاپەڕین ئەوە بوو هەموو زۆربەی حیزب سیاسەکان کەوتنە دامەزرانی تەلەڤیزیۆن یەکەم شت کە بیریان لێ کرد و دوای بارەکە دامەزرانی تەلەڤیزیۆن بوو چونکە تۆ لەوەوە تاثیر و کاریگەری لەسەر خەڵک دروستەکەی ئێستا ژمارەی ئامڕازەکانی ینی کەناڵ تەلەڤیزیۆنەکان زۆر زیادی کردووە و هەندێک ناوێنێن فەوزا هەندێک ناوێن پاشاگەردانی ئەم هەموو تەلەڤیزیۆنە چیە بەس من حاڵتێکی سروشتیە بینم چونکە تەبیعیە تۆ ببورن تۆ لە کاتی
فرەیی بابەتەکان پێویستە بە تایبەتمەندێتی هەیە واتە ئێستا تۆ تەلەڤیزیۆنەکان جاران گشتی بوون ئێستا وەرزشی پیا بووە هی خواردەمەنی پیا بووە تەلەڤیزیۆنی کۆمنتاری پیا بووە هەیە تایبەتە بە مۆسیقا هەیە تایبەتە بە بواری ئاینی لەبەرەوە تەخەسوس پیا بێت ئەمە واکات ژمارەی تەلەڤیزیۆنەکان زیاد ببن لە هەرێمی کوردستانە تەلەڤیزیۆن طبعاً وسیلەیەکە حضوری هەبووە و تەئسیر و کاریگەری لەسەر خەڵکە بووە و هەندێک جار تەلەڤیزیۆن بەکارهێنراوە بەداخەوە بۆ سڕینەوەی بەرامبەر لە شەڕی ناوخوا ینی دەورێکی زۆر خراپی بینی و خۆی ئەمڕازەکە هیچ گوناحێکی نیە خەڵک بەو ینی خراپە بەکارهێنن بەڵام لە هەندێک لە قۆناغی ترها تەلەڤیزیۆنەکان بوونە وسیلەیەک بۆ هۆشیارکردن لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بۆ تەلەڤیزیۆن زۆر حضوری هەیە و تەئسیر و کاریگەری هەیە تەلەڤیزیۆنەکان لەکوێ جارێتر هێنەوە سەر سەطح و تەئسیر و کاریگەری دروستەکەن لە کاتی دروستبوونی قەیرانێکە یا کارەساتێکی سروشتیە یا شتێک ڕەبتی بە هەموو خەڵکەوە بۆ نمونە ئەم ڕووداوی کە لە شاری سلێمانیا ڕوویە لە ماوەی پێشوە و ئەو قوربانیانی کە بوونەوە ئەو ماڵی کە بەهۆی تەقینەوەی غازەوە ئەوەی دەهات من دڵنیام زۆرینەی خەڵک تەلەڤیزیۆنەکانیان کردوێت ئەگەر پێشتر کوژا بێتەوە با بچین متابعە بکەین ڕاستە ئاوای کردووە و لە ڕێگەی مۆبایلەکەەوە تەچ و لەمسی کردووە بەڵام بوونی ئەو هەموو کەناڵە تەلەڤیزیۆنە لێ بۆ ئەوان بوون کە وێنەکانیان بۆ ئێمە نەقڵەکە ڕاستە چالاکەوانی تۆڕە کۆمەڵایەتەکانی لێبوو ڕاستە خەڵکیکەی لێبوو بەڵام ئامێرەکانی تەلەڤیزیۆن لێەوە کاریگەریانەوە دروستەکە کاتێک کە سەرکردەیەکی سیاسی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ببەستێ کێ لەوێ حضوری هەیە تەلەڤیزیۆنەکان حضوریان هەیە و کاریگەریان هەیە و تەئسیریان هەیە کاتێک کە باسی هەڵمەتی هەڵبژاردنەوە لە هەرێمی کوردستانە هەڵبژاردنەکان نزیکە بێتەوە و بانگەشەی هەڵبژاردن دەست پێکا و خەڵک دەنگەیە ئێمە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە جارێکی کە متابعی هەواڵە سیاسیەکانەکەین لەبەر ئەوە ڕاستی لە هەرێمی کوردستانە تەلەڤیزیۆنەکان تا ئێستاش تەئسیر و کاریگەریان هەیە و ئەتوانین بڵێن لەبینی ئەو دوانە لە نێوان ئینتەرنێت و سوشیال تەلەڤیزیۆنە جۆرێک لە منافسە و کێبڕکێ ئێمە لە ئەو توێژینەوەی کە ئەنجامە درێەوە باحسەکان توێژەکانی هاوڕێمان ئەنجامیان لە ڕکابەریان هەندێک جار تەلەڤیزیۆن سەرەکەوێ و هەندێک جار ئینتەرنێت و سوشیال میدیا سەرەکەوێ واتە ئەوەن تا ئێستش هەر منافسەکە نێوان هەردووکیانە هەر ماوە و هەر حضوری هەوە تەئسیر و کاریگەریان زۆر باشە کاک دکتۆر بیرمانە چێ دروستبوونی میدیای ئیسلامیش بۆ خۆی کاریگەریەکی زۆر باشی هەبوو پێش دروستبوونی کەناڵی ئاسمانی پێیان ئەنی من بیرمە لە ساڵەکانی دوای 2008 و 2002 کەسانێک کە ئاتنەوە لە گەشتی ئەمرە ئەی باسییان لەوە گرکەوە ئەمە نەزانی کە کوردستان تەنها هەڵپەڕین و سەیران و گەڕان و ئەوەیە دوای میدیای ئیسلامی دروست بوو بۆیان دەرکەوت کامە میلەتێکی ئیسلام هەیە و گرنگی بە بابەتی ئیسلامیەکان دەدەن ڕۆڵی میدیا ئیسلامیەکان چی بوو بۆ گەیاندنی پەیامە جوانەکانی ئیسلام بۆ گەیاندنی کە کۆمەڵگایەکی موسڵمانمان هەیە ئێمەش تەبعات بۆ دۆزینەوەی ڕۆڵ ئەو وشەی کە جناب ئشارەت پێکرد پێویستمان بە توێژینەوەی زانستی هەیە بۆی تۆ بزانێ شتێک ڕۆڵی چەندێکە ئاستەکەی چەندێکە بە قسەی عام و گشتی نابێت یعنی ئەبێت تۆ ڕاپرسی بکەوە بێت شیکردنەوەی ناوەڕۆ بکەوە بێ بزانانی ئەمە ڕەبتی بە خەڵکەوە چییە بەڵام ئەمە توانین هەروەکو تێبینی کار وەکو ملاحظ هەندێک سەرنج بڵین کە لەسەر تەلەڤیزیۆن و میدیای ئیسلامی بە شێوەیەکی گشتی تەمان کە ئەڵێ میدیای ئیسلامی خەڵکی زۆر یەکسانیەکەن بە تەلەڤیزیۆنەکان کە ئەوە لە ڕووی علمیەوە ڕاست نییە چونکە تۆ رادیۆت هەیە بەدەیان رادیۆمانەیە کە لەسەر یعنی هەرێمی کوردستانە تۆ ئۆتۆمبیلەکان تا رادیۆکەی تۆ هەر ئاواکەی رادیۆیەکی ئیسلامیە ئەمەش دیسان هەر تەئسیر و کاریگەریانە چونکە خەڵک لێەوە متابعی هەندێک شتەکات ینی هەندێک شتە بیستێ هەندێک وتاری باش هەندێک هەواڵ و زانیاری جگە لەوە کە ئێمە تا ئێستش ناوەندەکانی بڵاوکردنەوە بەدەیان کتێب لەسەر ئاستیاری کوردستان دە بواری خانەکانی بڵاوکردنەوەی ئیسلامی تەئسیر و کاریگەریان هەیە ئەگەر چی ڕۆژنامە گۆڤارەکان ئەو تەئسیر و کاریگەریانە ئەگەر چی ئێستش هەندێک گۆڤاری ئیسلامی هەن کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕاستی خوێنەریان نێوە خەڵک متابعەکە بینەوە سەر باسی تەلەڤیزیۆن کە ئایا میدیای ئیسلامی ئەگەر یەکسانی گەین بە تەلەڤیزیۆن چ تەئسیر و کاریگەریەکی ئێمە من خۆم لەماوە پێشوە توێژینەوەیەکم ئەنجامە لەسەر کاریگەری میدیای ئیسلامی لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە سامپڵم وەرگرت بوو تەبەن ئایا چەندێک ئەم تەلەڤیزیۆنانە تەئسیر و کاریگەری ئیجابیان هەیە یا سلبیان هەیە لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی خۆشبەختانە نەتیجەکەی زۆر ئیجابی بوو و خەڵکێکی زۆر شایەتی حەق ئەیەن بۆ تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان کە کاریگەریکی باشیان هەبوو لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی تەمەن مۆزوعی سەقامگیری کۆمەڵایەتی بابەتێکی زۆر گرنگە کە ئایا میدیا ئەگەر بێوێت شێوەیەکی زۆر خراپ دروستەکە و ئەگەر بێوێت و خراپ بەکار بهێنرێ ئەبێتە وەسیلەیەک بۆ فەوزا بۆ تێکچوونی شیرازی خێزان بۆ کاڵکردنەوەی بەهاوقیەمەکان بەڵام خۆشبەختانە تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان لەو ڕۆوە ئیجابی بوون و تەئسیر و کاریگەری باشیان هەبوو لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی خەڵک ڕەنگە لە هەندێک بواری کە ڕەخنە لە تەلەڤیزیۆنی ئیسلامی بگرێت بە حکمیەوەی ڕەنگە لە بواری سیاسیە نەیتوانی بێتە ڕقم یەک ڕەنگە لە بواری هەواڵ و زانیاری نەیتوانی بێ خەڵک تێرکە
ڕەنگە لە میدیای دەرەوە کەمتر توانی بێتی پامنێر و نووسنگی ئەوانەیە هەبێ بەڵام لە حدودی ئەو ئیمکانێتە کەمەی کە هەیە میدیای ئیسلامی بە شێوەیەکی گشتی ڕەنگە توانی بێتی تەسیر بڵێم ئەو ئیمکانێتێکە و مادیەکەمە وای کردو پێشکەوتنی زیاتر بە خۆمانەوە بینی ڕاستە مۆمساڵ ئەوە پرسم میدیا ئیسلامیەکان یاخود تەلەڤیزیۆن ئیسلامیەکان پێویستە لە ئێستا ترکیز بخەنن سەر چ بوارێک کە ئەزان کۆمەڵگە بۆشایەکی هەیە لە بوارەیە لەم کاتا بێ باسی جامی جیهانی بکەین باسی قەتەر بکەین بەپێی لە کاتەکان ئەگۆڕێت یعنی میدیای ئیسلامی ئەبێ بزانێ یعنی ئاها لە دینە شتێکمانی پێوترە واجب الوەقت ئەڵێ تۆ ئەگەر ینی دووشت لە بەردەما بوو کامیان گرنگترە ئەگەر بۆ من نوێژەکەتە بوو ئەزی نوێژەکەت بێڵام کەسێک خەریک بوو نەخۆشێکی خراپە بوو یا تووشی کارە ساتێک بوو بچی ئەوە فریای ئەوە بکەوی اینجا دوای نوێژەکەت بکەی یاریواتە واجب وەقت لەو کاتە ئەوەیە ئەمیش میدیای ئیسلامی بێت دەرک بەوە بکە بزانێ ئایا بابەتەکانی خەڵک معاناتی خەڵک کێشەکانی خەڵک گرفتەکانی خەڵک چین پەنجە بخاتە سەر برینەکان و ئەوە نەقڵکە بۆ خەڵک خۆشبەختانە تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان وازم لەوە تا ڕادێک سەرکەوتوو بوون و توانیوانە ئەوەی کە معاناتی خەڵکەوەی مەشاکل و گرفتی خەڵکە بەتابەتی ئەوەی کە پێوتێ میدیای ئۆپۆزیسیۆنی یا ئەوەی کە قسەکردن لەسەر گرفتەکانی خەڵک ڕووی کۆمەڵایەتیەوە معاناتی خەڵک لە ڕووی نەبوونی ئیمکانیاتی داراییەوە لە ڕووی هەژاری خەڵکەوە لە ڕووی هاوکاری خەڵک لە ڕووی خێرخوازیەوە کە بەڕاستی دەورێکی زۆر کاریگەریان بینیوە ئەوەی کە بگەڕێمە سەر پرسیارەکە جناب ئایا تەرکیز بخەنە سەر چی جەخت بخەنە سەر چی من پێم وایە لەم لەحزەی ئێستامانە ئەبێ میدیا ئیسلامیەکان فۆکس بخەنە سەر ئەوەی کە ببنە سەرچاوی هەواڵ بۆ خەڵک سەرچاوی زانیاری بۆ خەڵک واتە خەڵک کاتێکە حدەسێک ڕووداوێک ڕوئە بیر لەوە بکاتەوە ئایا ئەم میدیا واتە جۆرێک لە میزداقیەت و متمانە لای خەڵک دروستکە پردێکی متمانە دروست بکە ئەمە بەڕاستی هەروە ئاسان نییە و تۆ پێویستت وەکو جەناب دەشارەت بکرد ئیمکانێتی مادی ئەوێ و پێویستی بە ستافەیەوە پێویستی بە خۆتەرخانکردنی پێویستی بە یەکلابوونەوە هەیە بەداخەوە ڕەنگە میدیاکاران لە کەناڵ ئیسلامیەکانە فەقەت هەندێکیان ئیشی تریان نەبێ بژێوی ژیانی دابین ناکە ئەمە واکات بە تەواوەتی متفەرق نەبێ من دڵنیام ئەو میدیایانە کە میدیای ناوێن نەبێن دووکەوانە سەرکەوتوو لە هەرێمی کوردستانە هەمویان زۆربیان متفەرقن لە سەدا سەد بۆ ئەو ئیشە و ئەسڵ ڕێگایان پێ نادرێ ئیشی کە بکەن ڕێگایان پێ نادرێ ئەسڵ لێ دوام بۆ کەناڵی تر یانی لە شوێنی کە حزوریانە بچووکەت بە تەواوەتی یەکلایی بۆ تۆ بۆ ئەو ئیشە جگەلەوەی بودجەیەکی مەفتوح کراوە لە بەردەستیان نایە و بە کێشە و گرفتێکیان نییە و بە ئاسانی دەتوانێت پامنێر بنێرە بۆ کەنەدا بینێرە بۆ داوحا بینێرە بۆ هەر شوێنێکە ئەیەوێت لەبەرەوە ئەوەی لە حدودی ئیمکانەتی کە هەیە ئەکرێ میدیای ئیسلامی فۆکس و تەرکیز بخاتە سەر هەواڵ و زانیاری فۆکس و تەرکیز بخاتە سەر ئەو بابەتانی کە ئێمە لێ ئەزانین واتە میدیای ئیسلامی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانە دەورێکی زۆر کاریگەر ببینێ لە ڕووی کۆمەڵایەتی خەڵکی کە ناتوانێت ئەو دەورە ببین ئێمە ئەتوانین بابەتە کۆمەڵایەتیەکان حزورێکی باشی هەبێ بەتابەتی لە مۆزوعی دراما یعنی دراما زۆر تەسیر و کاریگەری لەسەر خەڵک من زۆر جار تووشی ئەم لەقتەیە بمەوانی ئەچم بۆ هەندێ ماڵ ئافرەتێکی بەتەمەن دانیشتووە لە ماڵەوە بەتەنیا لەسەر زنجیرە تەمسیلێکی تورکیە زۆرم پێ سەیریانی بەشەتە ینی التیزاماتی ئاینی و نوێژ و ڕۆژ و تا بەس سەیری ئەوەکە چونکە بەدیلی کەینی ئەلتەرناتیڤی کەینی مەجبور پەنا ئەباتە بەر ئەمە لەبەرەوە مۆزوعی دراما تەسیر و کاریگەری گەورەی لەسەر خەڵکەیە ئەبێ زۆر لایەن ئیسلامیەکان و میدیای ئیسلامی ئەم ئاور لەم لایەنە باتەوە فۆکسی بخاتە سەر و کاریگەری گەورەی دروستەکە زۆر باشە کاک دکتۆر تا چەند بێژەری سەرکەوتو و پێشکەشکاری سەرکەوتو وا دەکات کە بینەر بمێنێتەوە لەسەر شاشەی ئەو کەناڵی کە تێدایەتی بیرمە پێم وایە ڕێز وزەرای ئەڵمانیا بوو لە چاو پێکەوتنێکە بە پێشکەشکارەکەی وت زۆ پێم خۆش بوو زۆر چاوەڕێمە کرد کە من لەگەڵ تۆیان چاو پێکەوتن بکەم و گفتوگۆ بکەین ئەمە تا چەند گرنگە بووی کە بینەر بمێنێتەوە لەسەر و شاشی ئەگەر پێشکەشکارێکی سەرکەوتو بێت و بتوانێت بە ئەدایەکی جوان بەرنامەکە پێشکەش بکات خۆی بە تەنها پێشکەشکار نییە ئەو ستافانش کە لە دەرەوە ئیشەکەن هەمویان بەیەکەوە ئیشێکی تیمە واتە هەندێک جار لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان یادارم هەندێک لە پێشکەشکار و پەیامنێرەکان لە بیریان نەچێتەوە کە جێیشێک لە پشتی ئەوانەوەیە و سوپایەک هاروکاریانەکە اینجا ئەوەتوانە حزۆری هەبێ بۆ خۆی لێ بێتە ڕەمز و هەندێک جار یەکێک لەو خەسڵەتانی کە بکوژە بۆ میدیاکار ئەوەیە کە خۆی لەبیر بچێتەوە و ینی من هەمیشە ئەڵێم میدیاکار ئەبێ زۆر خەسڵەتی خاکی بوون لە خۆیان تۆخکاتەوە واتە لە بیری نەچێ کە ئەو فرسەتێکی بۆ هاتۆ کە لەسەر شاشەوێ بەس بەدەیان کەسی کە نفکە و فرسەیان نییە بەڵام ئیشی کەکەن ڕەنگە بەقەدە ئەگەر ئەوان نەبن ئەو ئیشەکە جێبەجێ نابێ حزوری پێشکەشکار و حزوری ئەو کەسی کە لە ناو شاشایە بە دڵنیاییەوە تاسیر و کاریگەری لەسەر پێشخستنی تەلەڤیزیۆنێکی دیاریکراوە لەسەر ئاسی جیان تامان ئەم بابەتەیە ئافرەتێکی بەنای ئۆپرا کە یەکێک لە پێشکەشکار ئافرەتە بەناو بانگەکان لەسەر ئاستی جیهان
یەکێکە لە دەوڵەمەندەکانی جیهان و یەکێکە لە بەناوبانگترین 100 کەسایەتی بەناوبانگەکانی جیهان و ئۆباما لە هەڵمەتی هەڵبژاردنەکە پشتی بۆ بەس لەگەڵ خۆی ئایبرد و یعنی حملەی انتخابی پێ چی شکات تەنها دانیشێ بەنامەی پێشکەشەکە بەڵام بەنامە پێشکەشکردنەکە لە پاش ماندووبوونێکی زۆر ستافێکی گەورە پشتیوانی ئەەکەن اینجا ئەو لەسەر شاشاتوانی قسەکان پێشکەشکات تەبان ئەمە مەسئولیت و بەرپرسیارەتی سەرشانی پێشکەشکاری بەرنامە یا ئەو کەسێک کە هەواڵەکان پێشکەشەکە زۆر قورسەکە واتە تۆ وەجهی شاشەی هەج هەڵەیە خۆ نەخواسە هەرچ ینی کەم تەرخەکەی لە بواری میدیایە کاریگەری دەست گەورە لەسەر دروستەکە یەک نقطە هەیە بیرم نەچێ ئەویش ئەوەیە هەندێک لە میدیاکارانی ئێمە کاتێک کە دێنە سەر شاشە و بنە پێشکەشکار باگراوندی سەقافیان دەوڵەمەند ناکەن بەداخەوە یعنی لە کاتی قسەکردنیە هەستی پێەکەی لە کاتی هەواڵ پێشکەشکردنیە کە مستەلاحێکی بە هەڵاوت دیارە ئاگای لەو بابەتە نییە کە ناوی کەسایەتێکی بە نەزانی جوان وت ئەوە دیارە خەلفێت و باگراوندی ڕۆشنبیری بەرەوە میدیاکار زۆر پێویستی بە خوێندنەوەی بەردەوامەیە پێویستی بە متابعی بەردەوامەیە شتێکی ئاسان نییە من جارێکیان بیرم دێت ئەحمەد مەنسوور پێشکارێکی بەناوبانگە لە کەناڵی جەزیرە یەکێک لێ پرسی وتی تۆ بەرنامەیەکی بوو زۆر بەناوبانگ بووە زەم بلا حدود بوو وتی تۆ ئامادەسازی بۆ ئەم بەرنامە کاتێک شخصیاتەکان مقابلەکەی چی ئەەکەی وتی جاری وا هەیە من 2 هەفتە 3 هەفتە لەسەر یەک کەسایەتی بەس ئەخوێنمەوە ژیانی بەرهەمەکانی یعنی هەندێک بەرنامە هەیە جاری واچی بۆ بەرنامە پێشکەشەکە ئەو کەسی کە تۆی میوانداری کردو ناوی تۆ نازانێ بڵێ بە ڕێکوپێکی ئەین تۆ میوانی ئەویت ناوەکەی چکە بۆ خەلفێتی سەقافی و متابعات و ئەوانەی لاوازە لەبەرەوە بەڕاستی ئیشی ئەو کەسێکە لە تەلەڤیزیۆنایە ئیشەکەی تەبەنەوەی رادیۆ تۆزێ ئاسانترە چکە رادیۆ کەسەکە دیار نییە بەس تەلەڤیزیۆن حرەکاتی دەموچاوی شێوازی قسەکردنی بەرخوردی لەگەڵ خەڵکە و ئەبێ بزانی تۆ هەندێک جار قسەکردن لەگەڵ خەڵکە ئەبێتە پەیام بەمعنە ئەو کەسی کە هەواڵ پێشکەشەکە تەوان پێی وتراوە ڕوت خۆش بێ زەردەخەنەتە بێ نیە ئەمەی پێ وترێکە بۆی لەگەڵ خەڵکات تۆ تەفاعل بەڵام کاتێکە تۆڵی 14 قوربانی لە خانوویەکە لە سلێمانی شەهید بوون و بوونەتە قوربانی نابێت لە مەشاهەر جارێکی کە دیسان زەردەخەنەوەکە بەکاربێنیتەوە من بینیومە یانی شتی ئەوان بینیوە کەوتێتی لە کۆتاییە مەسەوتی دا کەس لە هەوڵاتی لە ڕۆژئاوای کوردستان یەک زەردەخەنەی کرد و خواحافیزێکی لێکردن ئەبێ کەواتە بەسمۆیە ئیشکردنی میدیا پاکێجێکی من هەم لایەنی ڕۆشنبیری هەم لایەنی حرەکاتی جەستەد هەم شێوازی قسەکردن لەگەڵ خەڵکە ئەکاتە کەسێکی کاری کرد خۆسا باسیەوەت کرد کە تەلەڤیزۆن جێشێکی تایە ئەمەش ئەوە سەرمێنێکە تەلەڤیزۆن ژۆ کۆرجەیەکی تر دامزراوەیە و دەستگایەکە و کۆمەڵە کەسی جیاوازکاری تێداکەن بەرەو پێشبردننی ئاستی ڕۆشنبیری ئەم کەسانش جگەلەوانی کە لەسەر شاشە دەرەکەون تا چەندێک گرنگە و هەروەها بۆ نمونە کەناڵێکی وەکو کەناڵی ئاسمانی پەیامک و کەناڵێکی ترکە خەریکین چۆن کادرەکانی خۆیان هەڵبژێرن ئێمە ئەوەی کە لە میدیا ئیشەکە تەوان هەمومان پێویستمان بە بەداڵمکردنی بۆی ڕۆشنبیریمانێ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگە پێویستی بەوەیە ئەگەر بێنە بواری ئیشکردن لە دەستگای میدیایە دیارە لەوێ قوڵترە بێتەوە لەوێ تۆخترە بێتەوە لەوێ زیاتر ئێمە پێویستمان بەوەیە کە لایەنی سەقافی و ڕۆشنبیریمان دەوڵەمەندکەین ئەو کەسێک کە کامێرەمانە ئەو کەسێک کە لەسەر مۆنتێرە ئەو کەسێک کە مدیری کەناڵەوە لەم کە زیاتر پێویستی بە متابعات و بە خوێندنەوە و بە لایەنە ئەعلامەکەی بەهێزکە و ئەو کەسێک کە هەتا ئەو کەسێک مۆزەفی علاقات عامەیە کە پێشوازی لە تۆ ئەکا شێوازی پێشوازی لێکردن شێوازی پێویستی بە خوێندنەوە هەیە پێویستی متابعات پێویستی بە ئەتەکێت هەیە یەکێک لەو شتانی کە هەمومان پێویستمانە بەڕاستی بریسێت لە ئەتەکێتی تەعامل کە ئەوە فەنە عیلمە وابێ بە دەورات بوترێتەوە وابێ ئەو کارمەندانەیە کە لە شوێنێکە ئیشەکەن پێویستیان بە ئەتەکێتە من هەندێک جار ئەمود بە هەندێک برادر ئەمود هەموو تاکێکی ئەم کۆمەڵگە حەقا حکوومەت یەک بەرنامەدا بنێ یەکەیەکە ستاف بانکمان کە ئەتەکێتمان پێ وتێ بۆ نمونە تۆ لە مزگەوتە پێویستە بە ئەتەکێت نییە ئەتەکێت نەبێ ینی زۆر ناخۆش تەعاملەکەی لەگەڵ نوێژکردن لەگەڵدا هەر ئەسڵەن دینی ئیسلامی یەک پارچە هەمووی ئەتەکێتە ینی شێوازی تەعاملکردن باش ئەوە لابە ئێمە لە دوکاندارەکانمان کە لە بازاڕ شت ئەفرۆشتنەوە بەرخوردیان لەگەڵ خەڵکە هەیە پێویستیان بە ئەتەکێتی تەعاملکردنەیە میدیاکاریش زۆر پێویستی بە ئەتەکێتی تەعاملکردن هەیە ئەتەکێتی تەعامل لەگەڵ خەڵکە چونکە ئەو وەجهی کەناڵەکەیە و هەندێک جار بێتە وەجهی حیزبەکەش یعنی تۆ کاتێک کە کەسایەتێک دێ بۆ کەناڵی پەیام نایە بۆ لای جەناب دیا بەڕێز دێت بۆ کۆمەڵی دادگەری و ئەوێ لێرەوە وێنای کۆمەڵی دادگەری لە جەنابتەوە بینێ لە پەیامنێرەکەەوە لە خوا نەخواستە تەعاملێکی نوعی شێوازێکی هەڵسوکۆتێکی خراپ من جارێکیان چوون بۆ کەناڵێک لەلانێ نەیەتەوە زۆر نایەت جارێکە من چوون بۆ کەناڵێک پێشکەشکاری بەرنامەکە لەگەڵ ڕێزمە جەناب لەگەڵ کامێرەمانەکان دیار بوو دەنم ئەنە مناقەشە و شتی ناخۆشیان لە بێنە دروست بوو
کە پرسیاری لە منە کرد لایە کردەوە بۆ کامێرەمانەکەی هەڕەشەی لێ کرد هەر بە جددی یعنی ڕەنگە هاتۆ پێکەنی دانی پێت سێرە بەزەمە حادثەی وەزە خۆمە هاتۆ ینی یەکینی بۆی نەگەڕامەتەوە مش زۆرم پێسێر بوو کە من قسەکانم تەواو کرد دیسان گەڕایەوە بەلام دکتۆری حیاو دیسان پرسیارەکەی تەواو کرد دیسان گەڕایەوە بەلای قسەیەکی بۆ دار بۆ شتێک ڕوویا بوو پێشتر ئێکاکە ئەمە یعنی بەڕاستی تەرکیزم تێک چوو من بەڕاستی لەبەرەوە وەکوتم ینی جۆرێک لە ئەتەکێت و جۆرێک لە شێوازی تەعامل هەیە کە میدیاکار لەپاڵ باگراوند ڕۆژمێرەکە پێویستی بە ئەتەکێتی تەعامل هەیە زۆر باشە کاک دکتۆر گەر باز لەوەش بکەین کە ئەو بەرنامانە یاخود ئەو شتانی کە پێشکەشی دەکەین بەرنامج تا چەند گرنگە بۆ مانەوەی میدیا ینی لە ئێستادا دەیبینین کە بە شێواز لە شازەکان کەمێک پاشەکشەی کردووە بینەری تەلەڤیزیۆنەکانمان بۆی نەبوونی بەرنامجێکی تەواو ینی پێش بەرنامەکانماژەمان بۆ کرد کە هەنێ بەرنامە هەیە لە ئەمریکا و لە وڵاتانە پێشکەشەکرێ تەنها و تەنها بۆ مانەوەی تەلەڤیزیۆن و بۆ مانەوەی بینەری ئەو تەلەڤیزیۆنە بە ملیۆنان بینەری هەیە ینی زۆر جار لەو وڵاتانی جیهانی ئەبێتە جیهانیش وڵاتانی دیکەش دواتر لە یوتیوب بۆ سێری ئەو بەرنامجان دەکەن ئەمە تا چەند کاریگەی دەبێت لەوەی کە تەلەڤیزیۆن گرنگی پێ بدرێت و ئەو کەناڵی کە دەیەوێت وە زیاتر پارێکی تیاسەرکردە بتوانێت زیاتر بمێنێتەوە لە دڵی بینەردا بەرنامەی تەلەڤیزیۆنی وەکو داوەتکردنە بۆ سەر سفرەیەک تۆ کە داوەتەکەی بۆ شوێنێک یاچیتە مەطعمێک ڕێستۆرانتێک دووشت بەلاتەوە گرنگە یەکەم چێژ و تامی خواردنەکە دووەم ئەو دەفرە و ئەو شوێنەی کە خواردنەکە بۆ پێشکەشەکرێ نابێت هیچ کامیان فەرامۆش کرێ بەمەعنا پێشکەشکردنی بەرنامە هەم ناوەڕۆکی بەرنمەکەیە هەم تەکنیکی بەرنمەکەش یعنی تۆ ئێستا ئەو ناوەڕۆکە لێرە پێشکەشەکرێ هەمان ناوەڕۆکە لە کەناڵی سین و کەناڵی سادیش پێشکەشەکرێ هەواڵەکان هەمان هەواڵە بەس چۆن تەعامل لەگەڵەکەی چۆن تەکنیکەکەی من هەموو جارێ بە برادرانی تەلەڤیزیۆنەکان ئەڵێم ئێوە شتێکی مەسەڵەن هەندێک لە تەلەڤیزیۆنەکان فەرامۆشیەکەن ئەوش بریتە لەوەی کە پشودان بە مێشکی بینەر واتە تۆ ئەبێ لە ناو بەرنمەکانتە بەردەوام ناوبڕێکە دەبێت کە پشوێک بێ بە مێشکی ئەم بینەرە ئەم بیسەرە چکە بێتاقەتە بێ یعنی من دوێنێ گوێم لە بەرنامەیەک ڕۆژ لە ڕادیۆ نزیکی 20 دقیقە کەسێک قسەی کردو 20 دقیقە خەڵک ناتوانێت حتا ئەم بەرنامە ئێوە کە 25 دقیقە پێویستی بە ناوبڕێکێ ئەبێ لە دوای 12 دقیقە لا من بەرنامەی ئەگەر متابعەکەن جەزیرە بەرنامەیەکیان هەیە ماوەڕا الخەبەر وا بزانم 20 دقیقە ئەم 20 دقیقە تەسەوور ناکەی 3 میوانی هەیە جەزیرەشە لە ناوەڕاستی بەرنامەکەڵێ بە میوانەکان 1 دقیقە مەجالمان بن ناوبڕێک وەگەرن بۆ چکە یەک ڕفرێش بە مێشکی بەبەستم تەکنیک بەکارهێنانە فاصلەیەکیشە بۆی گفتوگویەکی بچوو یعنی تۆ ئەبێ لە ناو چەندێک فۆکس خەیتە سەر ئەوەی ناوەڕۆکە چیت پێشکەشەکەی هەر ناوەڕۆکی دروست و ڕاست هەڵڕا ناکێشێ بەڵکو تەکنیکی بەکارهێنان هەر لە جلوبەرگی بەڕێستانەوە هەر لە ئەو کورسیانی لەسەری دانیشی هەر لە شێوازی ینی تەنویع و جوڵەی کامێرە و هەموو ئەمانەوە ئاکات جۆرێک لە سەرنجڕاکێشی بۆ بینەر دروست بکە و یعنی گەر بتابعی بین سپۆرتان کرد بێ ینی هەر هەستەکەی لە ناو جیهانێکی لە فەزایەکی دەرەواژ ینی ئەوەندە تەکنیکی سیر و سەرنجڕاکێش بەکارێن لەبەرەوە بەرنامە دوو باڵی ناوەڕۆک کە چی بەکارێنی و باری تەکنیک باڵی تەکنیک کە بتوانانی تەسیر و کاری لەسەر خەڵک دروست باش مامۆستا کۆتا پرسیار باسیەوەمان کرد کە تەلەڤیزیۆن چییە و پێژەر و پێشکەشکار و ستافی کەناڵەمانە چۆن قسە بکەم بەس هەموومانە بۆ خزمەتکردنی بینەرە بینەر چۆن کەناڵێکی تەلەڤیزیۆنی دروست هەڵبژێرێ کە سەیری بکات و زانیاری و بابەتی لێوەربگرێت جوانە پرسیارێکی دقیق و وردە ئایا چۆن بینەرێک کەناڵێکی تەلەڤیزیۆنی هەڵبژێرێت طبعاً ئێستا هەڵبژاردنەکە زۆر سەخت بوو یعنی جاران ئێمە نەک هەڵبژاردنەکە ئاسان بوو هەڵبژاردنمان لە بەردەمانە بوو بۆ چونکە ئێمە لە هەشتاکانی سەدەی پێشوە ئێمە تەنها دوو کەناڵ هەبوو لەبەرەوە تۆ مەجبور بووی هەر سەری دوو کەناڵە بکەیت بەڵام ئێستا چۆیس و اختیارات زۆرە لە بەردەمتا لەبەرەوە هەڵبژاردننی کەناڵێکی دیاری کراو ڕەنگە کارێکی قرس بێ و ئەمە وا ئەکات ئەرکی خێزانەکان قورسەکە بەمعنا تۆ چۆن وا بکەی مناڵەکان متابعی بەرنامێکی دیاری کراو بکەن یا تەلەڤیزیۆنێکی دیاری کراو بکەن و ئێستا لە هەرێمی کوردستانە تقریبا دابەشبوونێک هەیە دابەشبوونێکی ئایدۆلۆجی و حیزبی من هەمجارێ بە هەنێک کەسەڵم ئەڵێم بچیتە ماڵێک بۆ ئەوی بزانی ئەم کەسە سەر بە چه حیزبێکی دیاری کراوە بڵێ زەحانەوێ کۆنتڕۆلی تەلەڤیزیۆنەکەتم بەرێ هەر بیکەرەوە ڕقم یەک چی بوو ناڵم لە سەداسەد بە زۆرینەی خەڵک وایە کچی خست بۆ یەکەم و حتا لە دووەم و سێمیشە ئەزانی لەگەڵ کاما بینی زیاتر خۆشەوە و ئەوەی کە خستی جا هەندێک کەسان ئێستا شتێکی کە پێیا بۆ ئێستا برادرمان زۆر ڕفیق و برادرمان ئەڵێن ئێمە کەناڵی سیاسی لە ناو ڕزبەندی تەلەڤیزیۆن وڵاتەکەمانە نەماوە هەمووی بۆتە زنجیرە تەمسیلی و کەناڵی تەرفیهی و ئێستا زۆر کارێک لەسەر تەرفیه هەکرێ تەرفیه طبعاً وەزیفەیەکی گرنگی کاری میدیاییە
واتە کات بەسەر بردن واتە خۆشبەخشی واتە جۆرێک لە تەنویع جۆرێک لە مێشک ئاسوودەکردن ینی جۆرێک لە وا بکەی کە خەڵکەکە بێتاقەت و بێزار نەبێ لە بەرنامە تەلەڤیزیۆنەکە ئەبێ زۆر تەلەڤیزیۆنەکانی ئێمە تەمان ئیشی میدیای ئیسلامی لەما زۆر قورسە چون میدیای ئیسلامی بە ئاسانی ناتوانێت مسابقات و جۆرێک لە تەرفیع دروستکە لەبەرەوەی لەوەشە فۆکس بکات سەرەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یەحیا ڕێشایی مامۆستای زانکۆ زۆر سپاس دەکەین سپاس کەم دەرفەتت بێ بەخشی خوا بەخێر.